شەوەک لەو قسانە دەرەکەوێت کە ئەم گەنجانە کردیان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە پرۆسی هاوسەرگیری لە ئێران بە شێوەیەکی گشتی ڕووی لە کەمی کردووە هۆکارە سەرەکیەکەشی وەکەوان باسییان کە گوشاری دارایی و بێکاری و گرانیە. من لەسەرم بابەتە میوانێکم هەیە سێمین تاختی خوێندکاری کلینیکی سایکۆلۆژی کە لە کۆیەوە میوانمانە. بەڕێز تەختیەم کاتت باش. ئەم بابەتە چەنێ کاریگەری کۆمەڵایەتی دەرونی و لەسەر کۆمەلگا بە شێوازێکی گشتی هەیە. سڵاو هیوام وایە باش بن. لە ئێستادا زەواز نەکردن لە ئێران تەنها بڕیارێکی تاکە کەسی نییە، بەڵکو تێکەڵبوونی هۆکاری ئابووری کۆمەڵایەتی و هۆکارە دەرونیەکان لە خۆ دەگرێت. و ئەمە ژوای لێ کردووە کە پرۆسەکە قورس بێ بۆ گەنجان کە بتوانن بڕیار بدەن. لە ئێستادا یەکێک لە گرنگترین هۆکارەکان هۆکاری ئابووریە ئەگە بمانەوێ باسی پێ بکەین، چونکە لایەنە ئابووریەکان گۆڕانێکی سەریع لە ئێراندا ڕوو دەدات. ئەگە چاو لێ بکەین ڕێژەی بێکاری، ڕێژەی ئەوەی کە هەژاری لە ئێران زۆرنە، ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە داهاتێکی جێگیریان نەبێت، بۆ یە گەنجان ترسیان بۆ دروست دەبێت لەوەی کە بچنە پرۆسەی زەواجەوە. و نرخی بەرزی پێداویستیە سەرەکیەکان وەکو ماڵە، خواردنە، بژێوی ژیانە، هەموو ئەمانە پێداویستیەکی سەریکین بۆ پێکێنانی ژیان، بەڵام نرخەکەی ئەوەندە بەرزە کە گەنجان ناتوانن لەسەر بڕیارێکی قاتعدەن بۆ پێکێنانی ژیانی هاوبەش. و دوای ئەوە پێداویستیەکانی دیکە وەکو ئەوەی کە ئاهەنگێکی ژیان پێکێنان کە دەجێردرێت یا مارەی، هەمووی ئەمانە لایەنی ئابووری کاریگەری کردووەتە سەری کە گەنجان نەتوانن بستە نێو پرۆسەی زەواجەوە، ئەوە زۆریان لی پاشگەز دەبن و دوو دڵ دەبن لەسەر ژیان پێکێنان. باش، حتمما ئەمە هەتا ئێرا کێشەکە نییە، لە دوای ئەمەشەوە بێگومان گیر و گرفتی دیکەی کۆمەڵایەتی و دەرونی لای ئەم گەنجانە دروسە بێ کە ناتوانن ژیانی هاوسەرگیری پێک بهێنن. ئەمانە چەنێ کاریگەری نەرێنی دروستەکە لەسەر ژیانیان لە داهاتوە؟ بەڵێ بەدڵنیاییەوە بواری کۆمەڵایەتی لانی کۆمەڵایەتیەکە لە بنەما گرنگەکانی هەر کۆمەلگایەکە. لایەنە کۆمەڵایەتیەکانی وەکو ئەوەی کە چاوەڕوانیەکان ئاستەکەی بەرز بووەتەوە، چاوەڕوانیەکان لەلایەن بنەماڵی کچەکان و یاخود کچەکان دەیانەوێت کەسێک بە شرایەتێکی کامڵەوە بێتە پێشێ بۆ ژیان پێکێنان، وەکۆی کە کەسەکە هەم ئیشی بێ، هەم کاری بێ، هەم ماڵی بێ، و ئەم کامڵبوونە هەموو گەنجان لەم شرایەتێدا نین کە شرایەتێکی کامڵیان هەبێت. یا کۆمەڵشتی دیکە هەیە، بابەتی دیکە هەیە گۆڕانکاری بەسەر بەها و نەریتەکاندا هاتووە کە گەنجەکان وایان لێ هاتووە کە پێکێنانی ژیانی هاوبەشیان پێ هەنگاوێکی زەرور و پێویست نییە لە ئەمڕۆکەدا. وەلایەنێکی دیکەش کە ئەمڕۆ وەک دیاردەیەک پێم خۆشە باسی بکەم کە لە ئێراندا زۆر بەرچاوە، ئەوەیە کە زەواجی سپی یا ئەو پەیوەندیە ناهەموارانەی کە بە ستایلی جیاوازەیە لە ئێران بۆتە هۆی ئەوەی کەەوە کە گەنجان کەمتر پێیوەست بن بە پێکێنانی ژیانی هاوبەش. باش، ڕۆڵی کۆمەلگا لێرا چیە بێت؟ یعنی ئێستا بینین بارودۆخەکە کەوتۆتە قەیرانێکەوە، گرانی، بێکاری، نەبوونی خانوو، نەبوونی داهات و دەسهات، ئەمانە هۆکارن بۆ کەمبوونەوەی ڕێژەی هاوسەرگیری لە ئێرانە. حکوومەتیش تا ڕادەیەک خۆی لە قەیرانایە ناتوانێت ئەم گرفت و کێشانە چارەسەر بکات. کۆمەلگا بێت چۆن مامەڵە لەسەر ئەم بابەتە بکات. یەکێک لە گەنجەکان جوان قسەی لەسەر کرد، وتی کە یەکێکێتە داوای کچەکەتان داوای ئەوەندە مسقال ئاڵتوونەکەن دەی ئاگاتان لێبێ کوڕەکەشتان کە ئەچێتە داوای کەسێک ئەبێت ئەوەنە مسقال ئاڵتوونی بۆ بکەن. بۆیە ئێسا ئەبێ کۆمەلگا چۆن لەسەر ئەم بابەتە بیر بکاتەوە و هەوڵ با بۆ چارەسەرکردن. بەدڵنیاییەوە ئاگاهی تاکەکان سەرەتا ڕۆڵێکی گرنگ دەجێڕێ. ئەگە هەر کەس وەکو تاکێک لە ئێراندا ئاگایەکی بەرزی هەبێت، دەتوانن لەژێر ئەم فشارەدا مامەڵەیەکی دروست لەگەڵ ئەم دۆخە بکەن. واتە کاتێکە لە ماڵێکدا هەم کچێکیان هەیە زەوازکە کوڕێکیشیان هەیە ژن بێنێت، لە ئێستادا تۆڕە کۆمەڵایەتیەکان کاریگەریەکی نەرێنی لەسەر گەنجاندانا و گەنجان نابێ بچنە ژێر ڕکیفی ئەم لایەنە نەرێنیەی کە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە سەریانی داناوە. ئەو چاولێکەریەی لە ئێران کە هەیە ئەو شێوەی کە دەڵێن ئەگەر ئێمە مارەیەکی بەرزدا بنین ئەمە ژیانێکی باشمان دەبێت، یا چاولێکردن لە
ڕفێقەکانیان لە سەرەتادا دەبێت ئاگایی بدرێ بە گەنجان ئەمەش بە پەروەردەکردن دەبێت جا ئەم پەروەردەیە لەلایەن بنەماڵەوەیە لەلایەن حکوومەتەوەیە و لەلایەن شۆنی خوێندنگاکانەوەیە کە بتوانن ئاگایی خوێندکارەکان و ئاگایی نەسلی ئێستای گەنجان ببەنە سەرێ تا نەکەونە ژێر ئەم فشارەوە ئەم فشارانە نەبێتە هۆکارێک بۆ ئەوان کە نەچنە نێو پرۆسی ژیانی هاوبەش. من زۆربەی گەنجان ئێستا لە ئێراندا ئەگەر چاویان لێ دەکەم ژیانی هاوبەش وەکو بارێکی دەرونی و مادی دەیبینن لە کاتێکدا ژیانی هاوبەش سەرچاوەیەکی ئارامیە. ئێمە دەبێت ئەمە بۆ گەنجان ڕووبکەینەوە کە ئەم سەرچاوی ئارامیە چۆنە نابێ وەکو بارێکی دەرونی و مادی ببین ڕاستە فشاری داراییمان هەیە ڕاستە فشاری کۆمەڵایەتی و دەرونیمان هەیە بەڵام هەمووی ئەمانە بە مامەڵەیەکی دروست و پەروەردە و ئاگاییدان بە گەنجانمان دەتوانین ئێمە زاڵ بین بەسەریدا. زۆر باشە بەڕێز سێمین تەختەی خوێندکاری کلینیکی سایکۆلۆژی کە لە کۆیەوە میوانمان بووی سپاس بۆ.